یاریگای یانەی وەرزشی چەمچەماڵە بە ئامادەبوونی سەدان هاندەر لە گەڕی نوێمی خولی پلەیەکانی کوردستان چەمچەماڵ میوانداری یانەی وەرزشی خانەقینی کردووە. لەگەڵ دەستپێکردنی یاریەکە یاریزانانی چەمچەماڵ بە هێرشبردن بۆ سەر گۆڵی یانەی میوان دەستیان پێکردو لە خولەکی هەشت یاریەکەدا یانەی خاوەن یاریگا گۆڵی یەکەم یاریەکەی تۆمار کردو لە کۆتا خولەکی یاسایی گێمی یەکەمدا خانەقین گۆڵی یەکسانبوونی تۆمار کردەوە و ئەو جێمە بۆ ئەنجامە کۆتایی هات. لە گێمی دووەمی یاریەکەدا یاریزانانی چەمچەماڵ باشتر دەرکەوتن و هێرشەکانیان سڕتر کردەوە و توانیان دوو گۆڵی تر تۆمار بکەن. یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی چەمچەماڵ کۆتایی هات. دەستخۆشیان یەکەم لە یاریزانەکان کە توانیان لە تایمی دووەمە بێنە کەشوهەوای یاریەکەەوە بە ئاست و بە ئەنجامیش یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین. بەو هیوایان بتوانین لە چوار یاریدا هاتووە ئەنجامێکی شایستە بۆ شاری چەمچەماڵ یانەی چەمچەماڵ بەدەست بێنین و سەرکەوتنمان بۆ پلەناوی کوردستان مسۆگەرکەین ئینشەڵڵا. بە دۆڕاندنیان بەیانی چەمچەماڵ خانەقین بە تەواوی بێومێت بوونە لە گەیشتن بە خولی نایابی کوردستان و ڕایەنەری یانی خانەقینیش ڕایگەیاند پلانەکانیان بۆ مانەوە لە خولەکە و وەرزی داهاتوو دەبێت. ئازە ئێمە ئیش لەسەرەوەکەین بۆ ماندوو لە پلەی یەکم بۆ ساڵی داهاتوو ئینشاڵڵا پلانی ترمان هەیە ئینشاڵڵا تەواو خوا مۆفەق ئێمە نەکرد موافقەوانی کرد لە یاریەکە و هەر سەرکەوتوو بوون ئینشاڵڵا داوای لێبوردن لیانەکەین داوای لێبوردن لەو جمهورەکەین ئەگەر کەم و کورتی ئێمە لە بەرامبەر جمهورەکە لە بەرامبەر ئیدارە لە بەرامبەر حەکەم چەمچەماڵ لەم وەرزەی خولی پلەیەکانی کوردستان تەنها یەک شکست و یەک یەکسانبوونێکی هەبوو بە بەدەزێنانی سێ خاڵی ئەم یاریە یانەی وەرزشی چەمچەماڵ توانی خۆی لە پێشەنگی ڕیزبەندی خولەکە بێڵێتەوە بە کۆکردنەوەی 19 خاڵ. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.